خۆشەویستان دیارە وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەمڕۆ بابەتێکی دیکەشمان هەیە کا گفتوگوێ لەبارەوە دەکەین ئەویش ئەو خزمەتگوزاریە تایبەتانەیە کە لە وڵاتی بەریتانیا پێشکەش بە هاوڵاتیان و تەنانەت پەنابەران و ئەو کەسانشی کە لە وڵاتانی دیکەوە بوونەتە هاوڵاتی ئەو وڵاتە چۆن خزمەتگوزاریان پێشکەش دەکەین لە کاتی سەردەمی کۆرۆنادا و لە ئێستاشدا کەوا بڕیارە هەتاوەکو هەفتەی مانگی حەوت بەهۆی بڵاوبوونەوەی جۆرێکی دیکەی کۆرۆنا و لە وڵاتی بەریتانیا قەدەغی هاتوچۆ پەیڕۆ بکرێت وڵاتی بەریتانیا ڕێکارەکانی لە ڕووی خزمەتگوزاریەوە بۆ هاوڵاتیانی خۆی چۆن جێبەجێ دەکات چۆن توانیوێتی لە ڕووی داراییەوە خزمەت بە هاوڵاتیانی بگەێنێت کار ئاسانیان بۆ بکات و کەسانی کە لە ڕووی تەندروستی و کێشە و گرفتێکیان هەیە و کەسانی بە ساڵات و چۆن توانیویانە ئەمانە لە بەرچاو بگرن بە هاوڵاتیەکانی دیارە من گفتوگۆ دەکەم زانیاری زیاتر وەردەگرم لەگەڵ ئارام حەمە سەعید چالاگوانی مەدەنی ڕاستەخۆ لە بەریتانیا و لەگەڵمان دەبێت بەیانیت باشکاک ئارام سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بزانم لە ئێستادا دۆخی بەریتانیا لەگەڵ بوونی ئەم جۆرەنەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لە پێشتریشدا چۆن بوو جیاوازیەک هەیە؟ باش سپاس بۆ دەرفەتەکانی بۆی کە بەژاریکەم لە بەرنامەی ئێوەیە و سڵاو بۆ بینەرانی ئێنارتی لە ڕاستیدا حکوومەتی بەریتانیا وەکتۆ ئاماژەت پێکرد ئایا چۆن هاریکاری خەڵکی کردووە لەم دۆخەی کۆرۆنا لە سەرەتای لۆکداوندا یانەوەی کە لە ساڵی پارە کاتی ڤایرۆسەکە بڵاو بووەوە لە بریتانیا بڕیاری ئەوەدا کە کەرەنتینی گشتی بدرێت ئەوەی کە پێشەوەی کە هەشتێک بکرێت بۆ خەڵکی حکوومەت پلانی ئەوەی دانا کە چۆن لە ڕووی داراییەوە یان لە ڕووی ئابوووریەوە هاریکاری خەڵکی بکات وە چکە بڕیاردان لەسەرەوەی کەوا هەموو شوێنە گشتەکان دابخرێ تەنها سوپەرمارکێتە گشتەکان یان دەرمانخانەکان یان شوێنێکی تایبەتمەند لە بازاڕەکانە کراوە بوون ئەوەی بەگشتی هەمووی شوێنەکان دائەخرا سەتاشخانەکان ویان یا شوێنی یاریکردن بەعام سوپەرمارکێتەکان ئیترەوە بوو کە حکوومەتی بەریتانیا بڕیاریدا تەعویز یان بڵێن لە جیاتەوەی کە خەڵکێک ئیشەکانیان لەدەسەدەن پارەیشیان بۆ تەرخان کرێ ئیترەوە ئەو بڕیاری کە حکوومەت دای ئەو کەسانی کە خاوەن بزنسن یان ئیشی خۆیان هەیە پارەیشیان پێ بدرێ وی کە لەو کاتەیە کە ئیشەکانیان لەدەستداویان بزنسەکانیان وەستاوە بتوانن سوودمەند بن لەو بڕەپارەیە کە بڕەکەشی بۆ بزنسە کەمەکانی پشتۆلەکان لە 10,000 پاوەندەوە دەست پێ کرد تا بڕی گەورەتر چکە بەپی بزنسەکە و بەپی داهاتی بزنسەکە پارەکە زۆرتر بوو ئیتر هەر کەس زەوانی کە بزنسیان هەبوو نەخشەیەکە و بەپی ئەو نەخشەیە داواکاری خۆیان بەرزە کردەوە و حکوومەت پارەکەی بۆ تەرخانەکردن و بەنسبەتی ئەو کەسانەشەوە کەوا ئیشەکانیان لەدەستدا بوو لە 1970 داهاتەکان بۆ تەرخانەکرا بۆی کەوا لەو کاتەیەکەوە لە ماڵەوەن و ئیشکارێکیان نییە بتوانن برەو بە ژیانی خۆیان بدەن و تووشی نەهامەتی و ئەوانە نەبنەوە و بەشێکیشیان لە 1970 کە حکوومەت بۆی دابی نەکرد لە 20شی بۆ لەلایەن بزنسەکانەوە یان خاوەن کارەکانەوە دابین ئەکە و هەڵبەتە بەشێک لە ئەوانەی کە کرێکار بوون لەوانەیە پارەکە 100% ئەو داهاتە نەبێ کە ئەیان ویست بەڵام لەبەروی کە حاڵتەکە بەو شێوازە بوو دەمەوێت کاک ئارام لەسەرم زانیاری زیاترم بزانم ئەو بڕەپارەی کە دابین دەکرێت بۆ هاوڵاتیان جا ئەوانە بن کە کارێکیان هەیە لێستا دەناتوان کارکەن یاخود بەهۆی نەخۆشیەکە و کارەکەیان لەدەستدا و ئەوانەشی کە خۆیان هەر بێکار بوون ئەو بڕەپارەیە پارێکی پێویستە دەتوانن لی سوودمەند بن یاخود تەنها بڕەپارێکی ڕەمزیە بڕی پارەکە چۆنە بەپی کەسەکان بەڵێ وەکو ئاماژە پێکرد بۆ بزنسەکان ئەوانەی کە ئیشیان هەیە یان بڵێ سوپەرمارکێت یان کۆمپانیایەکیان هەیە بڕەپارەکە بەپی داهاتەکەیە مەسەرەن بنمونە بڵێن بزنسێک لە ساڵ لە ماوەیەکدا ئەگەر 20,000 پێیان بکە ئەو داهاتی کە حکوومەت بۆی دابینەکە ئیتر لەو زۆر بەرەیان بۆی دابینەکات یعنی شتێکی کەمتر زۆرتر هەشە بەڵێن بزنسێکی گەورەترە
داهاتەکەی زۆرترە کاتە تا دەوری 600,000 پاوەندی کاری بۆ دابین کراوە. بەم شێوازەیە کە ئەوانی کە بە تەواوی بزەکانیان لەدەستداوە یان وەستاندویانە دەوڵەت لە سەرەتایە پارەکەی زۆرتر بوو، بەڵام لە لۆکداونی دووەم و لۆکداونی ئەخیرە بڕەپارەکە کەمترە لە چاوەی پێشوە. چکە یەکەم جار 180 دابین ئەکرا، بەڵام دوای بڕەکە کەم کرایە بۆ 160 بۆ هەندێک شوێن ناوەندی ئیشکردن و کۆمپانیاکان. هەڵبەتە بەپێی وەکووتم بەپێی دەرامەت و داهاتی ئەو خاوەن بززانێ بەیفەت ئەو خەڵکانشەوە کە کرێکارن یان بڵێن کارمەندن لە شوێنەکانی خۆیان یان کارمەندی دەوڵەتی، ئەوان زۆربەیان پارەی 180 بۆ دابین کراوە و بەشێکیشیان دەرفەتی ئەویان پێدراوە کە لە زیاتری کە بڕۆن بە شوێنی ئیشکردنیان بن لە ماڵەوە بنونە بە ئۆنلاین ئیشکان یانەوەتە ئەوانەی کە ئیشی ئایتیەکەن ئیشی ئۆفیسەکەن لینکێکیان دروست کردەوە بۆی کە لە ماڵەوە ئیشەکان خۆیان بکەن. بەشێکیشی لە ئۆفیسەکانە بە شێوازێک وایە کە سەلامەتیان بۆ دابین کراوە، ڕێکارە تەندروستەکانیان بۆ دابین کراوە بۆی کە کەمترین زەرمەند بن بەهۆی ئەم ڤایرۆسەوە و کەمترین بەریەکەوتنیان لەگەڵ خەڵکیا هەبێت. کاک ئارام دەوترێت کە لە ئێستادا ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسەکە بوون حکوومەتی بەریتانیا پێوتون کە دەتوان لە ماڵە خۆیان کەرەنتین بکەن لە بەرامبەردا بڕەپارێکیان پێدەدێت. ئەم بڕەپارەیە هیچ جیاوازیەکی نیە لەگەڵ ئەو کەسانی دیکە کە بێکار بوون یاخۆت هی ئەمان ڕەنگە لە ڕووی معنیوی و جیاوازیەکی هەبێت. هیچ جیاوازیەک هەیە لەوەی ئەم کەسانی کە تووشی کۆرۆنا بوون لەگەڵ کەسانی دیکە کە کارەکانیان لەدەستداوە بوو دۆخەکەوە؟ بەڵێ پرسیارەکە پرسیارێکی گرنگە. بەڵێ ئەوانەی کەەوە بۆی ڤایرۆسەکەەوە توش ئەبن ئەو بڕەپاری کە بۆیان تەرخانە کرێت لەو ماوەیەکەوە لە ماڵەوە بن بڕەپارەی تەواوە بەپێی ئەو مەسەلە ئیشەکەی تا چەند وەرەگرێت ئەوەنە پارەی بۆ دابین ئەکرێت لەلایەن خاوەنی ئیشەکەیەوە و ئەگەر بێت و کەسێک بۆی کەسێک لە ماڵی خۆیان کەسێک تر ڤایرۆسی توش بێ ئەویش بەهۆی ئەوەوە کەرەنتین بێ هەم دیسان ئەویش پارەکەی بۆ تەرخان ئەو پارەی پێویستە بۆی بە تەواوەتی بۆی دابین ئەکرێ کاتێکیش کە باش بۆ تەندروستی باش بۆ کەرایە بۆ سەرکات ئەو کاتە لە ئیشەکەی پارەی بۆ سەرکەوێت. بەڵام ئەگەر بێت و لەما کەسەکە 2 هەفتە زیاتر بێت لە 3 هەفتەیە بڕەپارەکە کەمتر ئەبێت بەپێی ئیشەکان کەوتو بەپێی ڕێککەوتنی خاوەن بەسوزەکان و ئەو پارەی کە لە دەوڵەت بۆ دابینەکرێت. باشە کاگەرام دەمەوێت بزانم لێسەدا دۆخی نەخۆشخانەکانی بەریتانیا چۆنە کە بەریتانیەکێکە لە وڵاتانەی لە ڕووی تەندروستیەوە سیستمی تەندروستیەکێکە لە وڵاتە پێشکەوتوەکانی جیهان. دۆخی تەندروستی چۆنە، تۆخی نەخۆشخانەکان چۆنە، ئەو کەسانی کە نەخۆشیێکی دیکەیان هەیە چۆن خزمەت گوزاریان پێشکەش دەکرێت لە کاتێەوەی کە قەدەغی هاتووچۆیە لەوێ؟ بەڵێ دیارە لە سەرەتای کەرەنتینەوە لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆناوە فشارێکی گەورەیە لەسەر زۆربەی وڵاتە وروپیەکان و بەریتانیاش بە تایبەتی کە ڤایرۆسەکە بە شێوەیەکی کاریگەر بڵاو بوویەوە و خەڵکانێکی زۆر لە سەرەتایە ئەمەردێن و ئەمە دوای کرد کە لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسەکە ئەو ئامادەکاری پێویستە لەلایەن خەستەخانەکان و یان لەلایەن سیستەمی بەڕێوەبردنی خەستەخانەکان NHS بەو شێوازە ئامادەکاریەکان نەکرابوو و پێداویستە تەندروستیەکان لەبەردەست نەبوون. لە سەرەتایە تەئسیری لەسەر و کاریگەری لەسەر کارمەندەکانی بوو بەشێکە لە کارمەندەکان کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەمەردن و تووشی حاڵەتی کۆرۆنا ئەبوون. بەڵام لەم دوایەدا لە کارەکەری دووەمدا لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی گۆڕاودا بەحکمی ئەوەی کەوا بەریتانیا ئەزمونێکی وەرگرووە توانی ئامادەکاری باشتری هەبێت پێداویستی زۆری هەبێت لە خەستەخانەکان ئەوانەیە باشتر بەرەنگاری بوونەوە و لە ئێستادا نەخۆشخانەکانی بەشێک لە شارەکان ئەوەی کەوا نەخۆشێکی زۆر ئەکات وانی کە تووشی کۆرۆنا بوون زیاتر گرنگی بە ئەوانە ئەدرێت کەوا کۆرۆنایان هەیە ئەوانەی ئەو خەڵکانی تر کە نەخۆشی درێژخایانیان هەیە تەنانەت ئەوانی کە لە سەرەی ئەوەیە بوون کە ئەمەلیاتیان بۆ بکرێت لە خستانەکانە یان
چارەسەریان بۆ کرێ ئەو کەسانە هەمویان زۆربەی زۆریان ناڵم هەمویان ئەو مۆعیدانە هەیەیان بوو هەمویان هین بۆوە کانسی بۆ یان بڵێن مۆعیدەکانیان گۆڕا هەتا ئەوەی کە ڤایرۆسەکە کەمە بێتەوە و کارگەری کەمتر ئەبێتەوە لەبەرەوەیە کە ئێستا خەستەخانەکان ئیسپادی خەستەخانەکان وزاری ئەمبوڵانسەکان ئیسعافەکان زیاتر بۆ ئەو کەسانەیە کەوا تووشی ڤایرۆسەکە ئەبن بەلای کەمەوە ڕۆژانە 3 تا 4 هزار کەس خەڵکی تازە داخلی خەستەخانەکانی بەریتانیا ئەبێ ئەمەش شارێکی زۆر گەورەی دروست کردەوە تایبەتی لە شارێکی وەکو لەندەن هاوای داهات بوو کە خەستەخانەکان شوێنی کەم بێتەوە بۆ نەخۆش بۆ پێیەکەوە ڤایرۆسەکە ئێستا گرنگی گەورەی دەوڵەتی پێدرێ خەستەخانەکانیش بۆ شێوازە گرنگی زیاتر بە نەخۆشەکانی کۆڕۆنا ئەدەن. بەڵێ ئارام حەمەستایی چالاکی مەدەنی سپاس بۆی کامبانیا ڕاستەوخۆ لە بەریتانیاوە لەگەڵ مابووی ئەگەر ئیجازە بە من بدەیت ئەگەر ئیجازە دە یەک ڕوونکردنەوەیەکم هەیە تەنها ویستم پاس دەکەم تەنها بەراوردی ئەوە بکەم کە دۆخی بەریتانیا لەگەڵ کوردستانە مەسەن لە کاتێکدا لە کوردستانە ڤایرۆسەکە بڵاو بووە هیچ ئامادەکاریەک لەلایەن دەوڵەتەوە نەکرا و خەڵکانێکی زۆر بە زۆر لە ماڵەکانی خۆیان دانران هاتووی گشتی وەسێندا بەبێ ئەوەی کە حساب بۆ ئەو خەڵکانە کرێت کە کارەکان لەدەست دەدەن بەبێ ئەوەی کە حکوومەت و دەسەڵاتی حکوومەتی هەرێم هیچ مەسئولیەتێک و بەرپرسیارەتێک لە خۆی بگرێت لە کاتێکدا کە لە وڵاتانی ئەوروپیا بەڵێ ئێستا لە بەریتانیا ئەژێ بۆ شێوازە بوو کە وڵاتێکی سەرمایه‌داریشە لەگەڵەوەشە پێداویستەکانی بۆ خەڵکی دادین کرد بووی کەوا تووشی ئەزمەیەکی بێکاری و ئەزمەی دارایی نەبنەوە کە بەداخەوە حکوومەتی هەرێم ئەمەی لەبەر چاو نەگرت و خەڵکانێکی زۆر تووشی قەیرانی دارایی بوونەوە و کێشەیەکی گەورەی بۆ خەڵکی دروست کرد. بەڵێ ئارام حەمەستایی چالاکی مەدەنی زۆر سپاس دەکەین کە ئەم بەیانیە لە لای ئێمە بەیانیە ڕەنگەوە بزانم پێما بێت لە لای ئێوە شەو بوو ڕاستەوخۆ لە بەریتانیاوە لەگەڵ مابووی سەبارەت بە دۆخی بەریتانیا و قەدەغی هاتووچۆ ڤایرۆسی کۆرۆنا زانیاری پێدا